الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. قال الله سبحانه وتعالى في كتابه العزيز: ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوة أنكاثا. برا خۆشەویستەکانم، خوشکە بەڕێزەکانم، میوانانی ماڵی خوای گەورە و باڵادەست، ئەوە ئێمە لە جومعەی کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆزەین. ئەمڕۆ 28 ئەو مانگە مبارەکەیە. ئەگەر خوای گەورە موفەقمان بکە و تەمەنمان باتێ لەواشی هەر سبەینێ لەم مانگە پیرۆزە بەڕۆژوو بی، چکە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم لە زۆرینەی جارەکانی فەرموو الشهر 29 مانگی ڕەمەزانی پیرۆز 29 ڕۆژە. بۆ ئەو ڕەمەزانانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم گرتوێتی زۆرینەیان 29 ڕۆژ بوون. بۆیە لە دەمەدەمی کۆتاییەکانی ئەم مانگە پیرۆزایە. بەڵام کەسی باوەڕدار و مسلمان بەو اعتیباری کە خوای گەورە عەقڵی پێیاوە، بۆ اعتیباری کە خوای گەورە و باڵادەست بە ئولول ئەلباب باسی باوەڕدار و مسلمانەکانەکە، ئێمە بێ بەڕاستی بەو نەوعەش لە ڕەمەزان تێبگەین. چی فێربووین لە مانگی ڕەمەزانی پیرۆز؟ چ پند و ئامۆژگاریەکمان وەرگرت؟ کاتێک بوو هێشتا ڕەمەزان نەهاتبوو، دوعامانە کرد، ئەوە خوای گەورە و باڵادەست مانگی ڕەمەزانیشی هێنا، ئەوە ئەلحەمدولیلا خوای گەورە تەمەندرێژیشی کردین، تەواویش بوو. بەڵام پند و ئامۆژگاریەکانی چی؟ لە دوای ئەوە ئێمە چیمان بەسەر دێ؟ چه هەڵوێستێکمانە بێت دەرحەق بە خوای گەورە و باڵادەست و دەربارەی عیبادەت و بەندایەتیەکانی خوا و دەربارەی شوێنکەوتنی سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. خوای گەورە لە قورئان باسی ئافرەتێکەکە وەکو کوردەواری خۆمان لەو ئایەتە پیرۆزە ئەو پەندەیان وەرگرتووە کە دەڵێن ڕیسەکەی کردەوە بە خوری. خوای گەورە و باڵادەستی ژۆمان تێیەکا فەرمێ: ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوة أنكاثا. وەکو ئافرەتە مەبن کە ڕیسەکەی کردەوە بە خوری، چنی بووی، ئیشەکەی تەواو بوو، پۆشاکەکەی دروست کرد، هەدەف و ئامانجەکەی پێکا، بەڵام دوای هەڵی وەشانەوە. کەواتە ئێوەش ئەی باوەڕداران و مسلمانەکان، کاتێک کە خوای گەورە ئاوا مانگێکی پیرۆزی ڕەمەزان یێنێ بەسەرتانە، ئاگاتان نەبێ بەتاڵی نەکەنەوە. پێشین ئێمە ڕەحمەتی خۆیان لێبێ قسەیەکیان فەرموویانە: إن من جزاء الحسنة الحسنة بعدها. لە پاداشتی چاکە ئەوەیە کە چاکە لە دوای ئەکەیت. چۆن نەزانی ڕەمەزانەکەت گیرا بووە؟ هیچت پێیە بەڵگە؟ هل عندكم من كتاب فتخرجوه لنا؟ خوای گەورە فەرمێ هیچ کتابێکتان لایە بمانەنێ کە تۆ ئەهلی بەهەشتیت یان ئەهلی دۆزەخیت؟ نە، هیچمان پێ نییە، هیچ نازانی. بەڵام ئەزانین کە ئەوەی کە لە قورئان و فەرموودە هاتووە، ئینسان ئەگەر بەردەوام بێ لەسەر عیبادەتەکان، کەواتەوە بەڵگەیە لەسەرەوەی کە عیبادەتەکەی پێشتری قبوڵ بۆ. برا خۆشەویستەکان، ئەگەر ئەتانەوێ مانگی ڕەمەزانی پیرۆز نوێژی جەماعەتتان کرد، ڕۆژووتان گرت، خواردنی هەژارانتاندا، تەراویحتان کرد، مزگەوتەکانتان قەرەباڵغ کرد، شەوانی قەدر دانیشتن، نەخەوتن، واستان لە خواردن و خواردنەوە هێنا،
واستان لە ئارەزووە حەڵاڵەکانتان هێنا ڕۆژوو لەگەڵ قورئان وەکو پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم هەردووکیان يشفعان للعبد يوم القيامة لە ڕۆژی قیامەتە هەردووکیان تکا بۆ ئەو ئینسانەکەن ڕۆژوو ئەڵێ پەروەردگاری من نەمهێش خواردن و خواردنەوە بخوا بە ڕۆژە نەشمەهێشت بچێ بەلای ئارەزووە حەڵاڵەکانیە قورئانیشە فەرمێ منیش نەمەهێشت بخەوێ بە ڕۆژیش نەمەهێشت بخەوێ قورئانی خوێن فەیەشفعان هەردووکیانە بنە تکاکار لای خوای گەورە و باڵا دەست ئەمانەمان کرد بەڵام دوای ڕەمەزان قورئان خوێندن کۆتایی نایەت ئەگەر بەردەوام بووی لەسەر ختمەکانت کەواتە بزانە ئەوانەی ڕەمەزانیشت گیرایە ئەگەر بەردەوام بووی لەسەر نوێژکردن و عیبادەتەکان لە مزگەوتەکان و لە ماڵەکان ئەوە دڵنیا بە نوێژە جەماعەتەکانیش و نوێژەکانی ڕەمەزانیشت قوبوڵ بوو گیرایە ئەگەر چروک نەبوویت و دەستت نەگرتەوە لەو ماڵی کە خوا پێی یابووی هیچی هی تۆ نەبوو و هیچی هی ئێمە نەبوو خوای گەورە دەوڵەمەندی کردین هەروە وردە وردە چاومان لە دەر و دراوسێ و خزم و کەسوکار و هەژار و نەدارەکان و بێباوکەکان بوو ئەوە دڵنیا بن کەوەی ڕەمەزانیشمان وەرگیراوە ئەمە گەورەترین ئیسیفادەیەکە کە بەڕاستی ئێمە لە ڕەمەزانێکی و بەشارەتێکی زۆر مژدەیەکی زۆر خۆشە بۆ کەسی مسلمان و باوەڕدار ئین من جەزاء الحەسەنەة الحەسەنەة بعدها لە پاداشتی چاکە ئەوەیە کە چاکەیە بە دوایەکەی و چاکە بە شوێنیاکەی بەردەوام بن ئینشاءالله ئەی عقوبەی خراپە چییە وإن من عقوبة السيئة السيئة بعدها لعقوبەی خراپەش ئەوەیە کە خراپە بە شوێنیاکەی ئەو کەسانی کە ڕیسەکەیانەکەنەوە بە خوری هەر سبەینێ ئێوارەکەی بڕیاریاوە بچێتەوە سەر خراپەکەی مفەسیرینی قورئان و زانایان و پێشەواکانمانە فەرموون دوو کەسمان هەیە لە مانگی ڕەمەزانی پیرۆز یەکیان چاکە بەزێکیان خراپە بەس هەردووکیشان ئێستا یەک بارودۆخیانە یەک هەڵوێستیان هەیە هەردووکیان ئێستا لە خراپە وەستاون بەڵام یەکیان بڕیاریاون لە دوای ڕەمەزانیش نەچێتەوە سەر خراپەکە بەزێکێکیان ئەڵێ بەس لەبەر مانگی ڕەمەزانی پیرۆز من وازمێناوە دوایە چێتەوە سەر خراپەکە ئەمەیان خراپە ئەمەیان تەوبەکەی قوبوڵ نەبووە تۆ بەس لە ڕەمەزان وەستایت مەگەر خوای گەورە پەروەردگاری بەس ڕەمەزانە یان پەروەردگاری مانگەکانی تریشە بۆیە ڕەمەزان کۆتایی دێت خوای گەورە پەروەردگاری ڕەمەزان نییە بەتەنها پەروەردگاری مانگی شەوالیشە من صام رمضان ثم أتبعه ستا من شوال كان كصيام الدهر هر کەسێک مانگی ڕەمەزانی پیرۆز بە ڕۆژوو بێ زەڕی دەیکە ئەمە بوو بە 300 شەش ڕۆژیش لە مانگی شەوال کە پێڵێن شەشەڵات ئەگەر بەردەوام بوو لەو شەش ڕۆژە لە هەر ڕۆژێکی ئەو مانگەیە شەش ڕۆژی گرت وەک وایە هەموو ساڵەکە بە ڕۆژوو بێ شەش کە ڕەدا ئەمە 360 ئەمە هەموو ساڵەکەی تۆ بۆیە مانگی شەوالیشە مانگی ذوالقەعیدەشە مانگی ذوالحیجەشە هەموو مانگەکانی تر پەروەردگاری هەموویەتی ئەو کاتەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وفاتی کرد خەڵکێکە بوون وازیانە هێنا لە پەرستنی خوا ئەبوو بەکر ڕەزای خوای لێبێ خەلیفەی یەکەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی خەڵکی نەبزانن من كان يعبد محمدا فإن محمدا قد مات ئەوەی کە محەممەد یەپەرست صلی الله عليه وسلم ئەو وفاتی کرد ئەوەی محەممەد پەرست بوو ئەوەشی کە ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت زۆرەی خوێنن الله لا إله إلا هو الحي القيوم ئەوە ئەڵڵایە کە هیچ پەرستراوێک شایستەی پەرستنیە ئیلا ئەو نەبێ ئەو زیندووە و القەیوم و بەرقەرارە هەموو کاتێک ئاگای لێمانە و دوعاکانمان وەرەگرێ بۆ دائمی وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان ئەگەر بەندەکانم پرسیاری منیان کرێی محەممەد صلی الله عليه وسلم پێیان بڵێ من نزیکم وەڵامی ئەو کەسانە ئەیەمەوە کە داوام لێ یەکەن فەلیەستەجیبوا لی دەبا داوام لێ بکەن وەڵامی داواکەم بنەوە وەلیؤمنوا بی ئیمانم پێبێنن با ئیمانەکان هەر لە ڕەمەزانە نەبێ لعلهم يرشدون با عاقڵ و ژیر بن با ڕێنمونی کراو بن بۆیە برا خۆشەویستەکانم گەنجە خۆشەویستەکان ئەگەر ئێوە ڕەمەزانتانە پەرست ڕەمەزان تەنیا ڕۆژێکی ماوە و ئەگەریش خوای گەورە و باڵا دەستە پەرستن
ئەو پەروەردگارە ئەوە زیندووە و بەرقەرارە و نامرێت. دوای ڕەمەزانی شەر داوای عیبادەتی لە ئێمە کردووە، بۆیە ڕیسەکەتان مەکەنەوە بە خوری، ئیستیقامەتانە بێ. خی گەورە لە قورئانە فەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. ئەو کەسانی کە ئیستیقامەیان هەبوو، پەروەردگاریان ئەڵڵایە، ئەڵێن ئێمە پەروەردگارمان ئەڵڵایە، بەڵام بەردەوامیان هەیە. چەند خۆشەم ئاەتە پیرۆزە بۆ ئێمە، چەند خۆشە کە مناڵ بووین مامۆستاکانمان لەم شوێنە پیانەوتین ئەو کەسانی کە وتیان پەروەردگارمان ئەڵڵایە و وازیان نەهێنا، وتیان خوایە ئێمە بەردەوامین لەسەر پەیامی تۆ، لەسەر جێبەجێکردنی ئەمر و فەرمانی تۆ. اینجا بەردەوامیان هەبوو لەسەر شاڕێگەکە وازیان نەهێنا. اهدنا الصراط المستقيم ئەیان زانی یعنی چی؟ ئەلەو کاتەیە کە ئەمرن، کە هەر ئەمرن و هەرە بێ بمرن، تتنزل عليهم الملائكة، مەلایکەتەکان پۆل پۆل داوەزنە سەریان، پیان ئەڵێن مەترسن، ئەلا تەخافوا، مەترسن، لەمە و دوام مەترسن، چونکە ئێوە فەرمانی خواتان جێبەجێ کرد، ئێوە بەڕاستەقینە بەندەی خوا بوون، نەک بەندەی ڕەمەزان بوون، نەک بەندەی کاتێکی تایبەت بوون. مەترسن، بۆ لەمە و دوام مەترسن، مەترسن. خی گەورە و باڵا دەزە فەرمێ مەترسن. مژدە لەوە خۆشترەیە براکانم، ئێستا ئەگەر بڵێن یەکێک لەوێەوە بڵێ ئێستا ئێوە هەمووتان ئەمرن، هەمووتان ئەمرن، کەس دەرناچێ لێرە، هەڵوێستمان چییە بێت؟ هەندێکمان هەر پێشەوەی کە بمرین لە ترسا ئەمرین، چکە زۆر لە مردنە ترسێ. ئەگەر ئەو زەمانە مەلایکەتێکی دەم و چاو جوان، نور، ڕووناکی، کفنی بەهەشت، بۆنی میسک لە سەرمەرگا پێت بڵێ خوای گەورە ئەفەرمێت تۆ مەترسە. بۆیە مردووەکانمان لە سەرمەرگا پێیەکەنن، دەم و چاویان زۆر جوانە، بۆ ئیسفادەیان ئەلەوە کردووە. ئەتەوێ ئیسفادەی لێ بکەی، نەڵێی خوا حافیز تا ساڵێتر، تا ساڵێکی تر نەوبینینەوە، وا نەکەیت، وەرناگیرێ، دوای ماڵەکە دەڕوخێ، کۆشکەکەت نامێنێ، ڕیسەکە دەبێتەوە بە خوری، ڕەنجەکە دەبێ بە ڕەنجێکی بەتاڵ، لەبەرەوە ئاگال لێ بێ. و ئەفەرمون وەلا تەحزەنوا، خەفەتیش مەخۆن. چیتان زەرەر کردووە لە دنیا؟ مەلایکە دەفەرمون خەفەت مەخۆن. دنیا چییە؟ پارە چییە؟ کوا پارەکانتان هێناتان؟ نە. کوا کەس و کارتان بۆ لەگەڵتان نییە؟ هیچ. ئەی عەمەلەکانتان بەزەوە بەکەڵک دێ، کەواتە خەفەت مەخۆن بۆ ئەوەی کە لە دەستت چوو. مژدەی ئەو بەهەشتیان پێیان کە بە بەردەوامی مامۆساکان پێیانەوتن کاکە ئەوەی لەسەر عەمەلی ئەهلی بەهەشت بێ ئەهلی بەهەشتە، بۆیە بمێننەوە لەسەر ئەو عەمەلە، لەسەر ئەو ئەجر و پاداشتانە، بۆی خوای گەورە ئەلەوێ لەو کاتەیە ئەو مژدە خۆشەمان باتێ. نحن ئەولیاؤکم فی الحیاة الدنیا وفي الآخرة. خوای گەورە فەرمێ ئەلەو کاتە مەلایکەتەکانە فەرمون ئێمە دۆستانین، و خوای گەورە دۆستی ئێوەی لە دنیا و لە قیامەتە. ئەمە بریتیە لە مژدەی خوای گەورە و باڵا دەست. ئەمە فێر بووین لە ڕەمەزان برا خۆشەویستەکان، فێر بووین لە ڕەمەزان کە خەڵکێگەیە برسیە برسی، بەزێمە تێری، بۆیە لەمە دوابێ ئاگامان لێیان بێ، ئاگامان لێیان بووە مانگە، بەڵام با مانگەکانی تریژەر ئاگامان لێیان بێ. فێر بووین کە ئێمە پێمانەکرێ شەو شەو نوێشکەین، ئێمە بە قووەت و بەهێزین، قووەتمان هەیە، فێر بووین دەشەوە نەخەوتوین، ئێمە توانیشمان نەشمان کرد بە خەفەت، نەشمان کرد بە واهیمە، بە هەموو ڕۆژەکە سەرمان بێشێت، توانیمان، کەواتە توانیت. کەواتە ئەمن هو قانیت ئاناء اللەیل، خوای گەورە فەرمێ کەسێگەیە بە ڕۆژە یان بە شەوە بە پێوە وەستاوە بۆ خوا، داواکە لە خوا، وازی لە جێگە گەرم و نەرمەکەی هێناوە، کەواتە توانی. بۆیە شەو نوێش کە وازی لێ مەهێنە. پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم نعم العبد، باشترین عبد عەبدوڵڵایە لەو کانە یوصلی باللەیل، ئەگەر شەو نوێش بکە. فكان عبد الله رضي الله عنه لا ينام بعد ذلك إلا قليلا. ئیتر لەوە دووە عەبدوڵڵا کەمێک نەبێ نەئەخەوت، چکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی بەخوا ئەم عەبدوڵڵا پیاوە زۆر چاکە، بەڵام خۆزگە شەو نوێژیە کرد، یان وازی لە شەو نوێژ نەهێنا. ئێمە ئەتوانین، ئێمە ئەتوانین واز لە ئیش و کارەکانمان بێنین بین بۆ نوێژی جەماعەت، چونکە یەک مانگە ئێمە تەجروبەمان کرد، بەڵێ ئێمە ئەتوانین، بەڵێ ئێمە ئەتوانین وەڵامی حەی عەلە الصەڵات حەی عەلە الفەلاح بینەوە، بەڵێ توانیمان و هاتیشین، کەواتە لەمە دۆژە توانیت. هەموو ئەمانە
پند و ئامۆژگاری جوانن کە بەڕاستی ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆز فێر بووین. بۆیە برا خۆشەویستەکانم، سفیانی کوڕی عەبدوڵڵای ثەقەفی دێت بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ قل لي في الإسلام قولا لا أسأل عنه أحدا غيرك. شتێکم پێ بڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای تۆ ئەوە نە بە سوود بێ بۆ من پرسیار لە هیچ کەسێکی تر نەکەم. فەرمی قل آمنت بالله، بڵێ ئیمانم بەخوا هێناوە، تەواو کۆتاییم بەو بابەتە هێناوە. من هیچ ملحیدێ، هیچ خوانەناسێ، هیچ بەرنامەیەکی پڕ و پوچ و بەتاڵ و دژەدین ناتوانێت لە ئیسلامم بکات لە من کە باوەڕم بەخوا و بە پێغەمبەر هێناوە صلی الله عليه وسلم. وا بڵێ ئیمان بێنە بەخوا، ثم استقم، اینجا بەردەوامیش بە، واز مهێنە، وەعبد ربك حتى يأتيك اليقين، بەردەوام بە لەسەر خواپەرستی حتاکو کاتی مردنی تۆ. ئەمە پەیامی ئێمەیە بۆ ئێوە و ئەمە پەیامی منە بۆ من. ئەگەر ئەمانەوێت ئەو ڕەب العالەمینە بمان خاتە ئەو بەهەشتە نەبڕاوەیەوە و موفقمان بکا بۆ هەموو چاکەیەک، با سبەینێ و ئەمڕۆ فەرقی نەبێ، با جەژن و ئەمڕۆ فەرقی نەبێ، با مانگێ دوای جەژن لەگەڵ ئەمڕۆ فەرقی نەبێ. ئاگاتان نەبێ برا خۆشەویستەکان، ئاشت بووینەوە لەگەڵ ئەو کەسانی کە ناکۆک بووین، با بەردەوام بین. چەند خۆش بوو برایەتیمان لە مزگەوت، چەند خۆش بوو هەمومان بەیەکەوە، با لە هەموو ئەم کارە باشانە هەمووی بەردەوام. چەند خۆش بوو سەبرمان کرد لەسەر تووڕەیی و لەسەر کۆمەڵە شتێک، جنێ و نەدان، غەیبەت نەکردن، کۆمەڵە شتێک لەمانەکە بەڕاستی تاوانی گەورن. ئینشاءڵڵە با بەردەوام بین. من داواکەم لە خوای گەورە بەناوە پیرۆزەکانی و بە سیفاتە بەرزەکانی موفقمان بکە، ئیستیقامەمان پێ ببەخشێ، حتاکو مردن لەسەر ڕێگەی خوا پێغەمبەر بین صلی الله عليه وسلم و واز نەهێنین. آمین والحمد لله رب العالمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برا خۆشەویستەکانم خوای گەورە لە قورئانە فەرمێ إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. أفرمي خوای گەورە باڵا دەست بەڕاستی خوای گەورە و مەلایکەتەکانی درود و سەڵەواتە دەنە سەر پێغەمبەرەکەی کە محەممەدە صلی الله عليه وسلم. أي كسانك إيمان تاني ناوى يوجد درود صلواتي للسربان. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. أبي كر كعب رضاي خايل به وتي أي پیغمبر صلى الله عليه وسلم من شن لا دعاء بارانا وكان بكم بدرود صلوات لسرتو فرمي بدلي خود، فرمي يجلس شوارية كم بدرود صلوات لسرتو، فرمي بدلي خود بلام زيادة كي باشتر، فرمي كم بنيوه، فرمي بدلي خود بلا مگر زیادی کی باشتره، فرمي یکم با دول سرسه، فرمي بدلي خود بلا مگر زیادی کی باشتره. فرمي ای پیغمبری خدا صلی الله علیه وسلم والله ترمن همو دعا و پارانا و کانم همو یکم بدرود و صلوات لسرتو. پیغمبر فرمي صلی الله علیه وسلم اذا تكفى همك، لمو دعای تر خم و خفتت نامینه و يكفر ذنبك و خوای گەورە باڵا دەست گوناحەکانی شت ئەسڕێتەوە. کێ ئێوە خوای گەورە دڵی خۆشکە لە گوناحەکانی بسڕێتەوە با درود و سەڵەوات بە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، درود و سەڵەواتی زۆر لەسەر بە. کێ ئێوە دەرەجەی بەرز بێ لە بەهەشت با درود و سەڵەوات بیتە سەر بە. کێ ئێوە گوناحەکانی بسڕێتەوە، کێ ئێوە نزیکترین بێ لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم زۆر درود و سەڵەواتی لەسەر بن. بەخشندە بن بە مادی و بە معنەوی کاتێ ناوی ئەو برا بڵێن صلی الله عليه وسلم. برا خۆشەویستەکانم، عبدالله کوڕی عباس ڕزای خوای لێبێ لە صحیح ئیمام بوخاری مسلم، عبدالله کوڕی عومەر ڕزای خوایان لێبێ، ئەبوو سەعیدی خودری، ئەم سێ سەحابە بەڕێزە باسی فەرزێکمان بۆکەن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرزی کردووە. حەدیثەکە لە ئەهلی سنن لەوانە ئەبوو داود و پێش بوخاری مسلم رحمەتی خوایان لێبێ حەدیثەکانمان بۆ جێڕنەوە. ئەفەرمون فرض رسول الله صلی الله عليه وسلم زکات الفطر، پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرفترەی فەرز کرد. بۆچی سەرفترەی فەرز کرد برا خۆشەویستەکانم؟ طهرة للصائم، بۆ ئەوەی کە پاکژیەک بێ و پاککەرەوەیەک بێ بۆ ئێمە من اللغو والرفث. سەیدم ڕەحمەتەی خوا هەرچی قسەمان کردووە جێی ناڕازیبوونی خوا بووە، هەرچی کردەوەیەکمان کردووە خوا پێی خۆش نەبووە، ئەو سەرفترەیە ئەیسڕێتەوە. سەرفترەکان ئاگاتان نەبێ لە بیرتان نەچێت. وطعمة للمساكين، و هەروەها خواردنێکە بۆ هەژارەکان. ئاگاتان لە هەژارەکان بێ کە مسکینەکانن لە ناو چین و توێژەکانی زەکاتە کە هەر چین و توێژن
تەنیا مسکین پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم سەرفترەی بۆ بێ. کێ مسکین؟ ئەو کەسەیە کە پارەی هەیە و داهاتی هەیە بەڵام بەشی ناکە، سەرفترە بێن بەوانە. صحابە فەرمون پێغەمبەر صلی الله علیه وسلم کە فەرزی کرد صاع من طعام، 4 مژ لە خواردن بوو. خواردنی و ڕۆژەی ئێمە هەر بریتی بوو لە خورما و لە مێوژ و لە کەشک و ئالە شتانە، شتی سادەمانە بوو. ئەمڕۆ زیاترە، ئەمڕۆ برنجە، ئەمڕۆ گۆشتە، ئەمڕۆ خواردنی خۆشە کە 4 مشت ئەکاتە 2 کیلۆ. لە خواردن ئەدرێ بە ئەو کەسانی کە پارە و دەسەڵاتیان هەیە بەڵام بەشیان ناکە، دەرگاکانیان بکەنەوە. وصحابە فەرمون پێغەمبەر صلی الله عليه وسلم أمر أن تؤدى قبل العيد بيوم أو يومين، پێش جەژن بە ڕۆژیان 2 ڕۆژ. ئەمڕۆ ئیتر سەرفتەکان دەست پێیەکە، لایەنە دروستێتیەکەی ئەمڕۆ سبەینەیە و لایەنە هەرە باشەکەی بریتێ لەوەی کە لە نوێژی بەیانی ڕۆشتیتەوە هەتا نوێژی جەژن ئالەو کاتە سەرفتەکەت بیت. بۆیە برا خۆشەویستەکانم ئاگاتان لە سەرفتەکانتان بێت، برا خۆشەویستەکانم ئاگاتان لە ماڵ و منداڵەکانتان بێت، قسەی خێر بۆ کوڕکچەکانتان بکەن. ئەم ئاەتە پیرۆزانەیان بۆ بگێڕنەوە کە چەند مهمە لەسەر عیبادەتی خوا بن. کچەکانتان، خێزانەکانتان پۆشتە و پەرداخ بوون، فەرمانی خوایان جێبەجێ کرد، با دوای ڕەمەزانیش بەردەوام بن. خۆیان ڕوود نەکەنەوە بن بە فیتنە بۆ خەڵک. لە ڕۆژی جەژن سەحابە و تابعین ڕۆشتوونەتەوە لە نوێژی جەژن تویانەوە ئەوە ئیتر ئێمە ئێستا بڕیارمان نە ئەمڕۆ چاومان لە حەرام بپارێزین، نەک چاومان بکەینەوە بۆ بینینی حەرام. ئەمە پێشینی ئێمە ڕەحمەتی خوایان لێبێ ئاوا بووە. داوا بکەن کە خوای گەورە و باڵا دەست چۆن گەیاندینی بەم ڕەمەزانە، ڕەمەزانەکانی تریش بەسەرمان نابێت. بۆیە من ئەڵێم اللهم ئەعید عەلەینا ڕەمەضان ئەعواما عەدیدە، خوایە چەندین ساڵی زۆر دوور و درێژ و ئەزمینەتەن مەدیدە، چەندین کاتی تر لەمە و دووە تەمەنمان درێژ کە بۆی کە ڕەمەزان ببین. داوا بکەن لە خوای گەورە و باڵا دەست. هەمیشە داواتانەوە بێ کە خوا لێتان قبوڵ کات. بەس لە متەقیەکان خوا قبوڵیەکە، ئاگاتان لێبێ ئینەما یەتەقەبەل الله من المتەقین. خوای گەورە بەس لە متەقیەکانی قبوڵەکە. حەقیقەتەن تۆزە ترسیە و ئاەتە پیرۆزە. ئایا ئێمە متەقین؟ پەیامی ڕۆژوو بۆ ئێمە لەعەلەکم تەتەقون، بۆی کە بە تەقوا بن. ئایا بە تەقوا بووین؟ سیرێکی خۆت کە و محاسبەیەکی خۆت کە و لێپرسینەوە و لێپێچینەوەیەک لەگەڵ خۆت کە. من داواکەم لە خوای گەورە بە ناوە پیرۆزەکانی بە سیفاتە بەرزەکانی خوای گەورە لێمان خۆش بە. خوای گەورە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت ئەم ڕۆژوانەمان لێ قبوڵ کە. اللهم تقبل صيامنا وقيامنا. خوای گەورە شەوەکانمان کە شەو نوێژمانە کرد، تەراویحمانە کرد، زیندوکردنەوەی شەوەکانی قەدرمان لێ قبوڵ کە. خوای بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت. خوای گەورە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت لەو کەسانەمان بگێڕە کە تۆ لە شەوی قەدر قبوڵت کردوون و عیبادەتی زیاتر لە 1000 مانگت پێبەخشیون. خوای گەورە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت. خوای گەورە ئیستیقاممان پێ ببەخشە بە خۆمان، بە خێزانمان، بە کوڕمان، بە کچمان، بە خزمان، بە کەسوکارمان، بە دەر و دراوسێمان، بە هاوشاریەکانمان بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت. خوای گەورە ئیستیقامێکی خۆت باسێکی پێمان ببەخشە. واز نەهێنین، دنیا هەڵمان نەخەڵەتێنێ، شەهوەت و ئارەزوو هەڵمان نەخەڵەتێنێ. خوای گەورە هەمیشە بەندەی تۆ بین بەڕاستەقینە. خوای گەورە ئێمە داوات لێ یەکەین کە تەقوامان پێ ببەخشی. اللهم ئینا نەسئەلوکە الهودە والتوقا والعفاف والغینە. هیدایەتمان بدە زیاتر بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت. خوای گەورە ئەو گەنجە جوانانەمان هیدایەت بدە، پیرەکانمان عاقبەت خێر بکە، شیفای نەخۆشەکانمان بە خوایە، بە تایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین. خوایە ئێمە لەشمان ساغە بەڵام ئەوان نەخۆشن. خوایە ئێمە هاتوین بەڵام ئەوان کەوتون لە ماڵەوە. خوای گەورە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت شیفای عاجلیان بۆ بنێرە. خوای گەورە ئێمە دڵت خۆش کردوین منداڵمان هەیە، دڵی ئەوانەش خۆشکە کە منداڵیان نییە، منداڵی ساڵحیان بەرێ. خوای بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت. خوای گەورە ئێمە دەوڵەمەندین، پارەمان لە گیرفانە بەڵام ئەوان فەقیر و هەژار و کەم دەستن نییانە. خوایە چۆن ئێمە دەوڵەمەند کردووە بە ڕزقی حەڵاڵ، ئەوانیش و ئێمەش دیسان دەوڵەمەند کە بە ڕزقی حەڵاڵ. اللهم اكفنا بحلالك عن حرامك واغننا بفضلك عمن سواك. خوایە بەس پێویستمان بە تۆ بێ، پێویستمان بە هیچ بەندەیەکی تۆ نەبێ. خوای گەورە قەرزی قەرزارەکانمان بدەرەوە، هەموو لایەکمان بە ڕزقی حەڵاڵی خۆت دەوڵەمەند کە. خوای ئەوەی کە کێشە و مەشاکیلێ بۆی حەلکە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت. خوای گەورە موفقمان بکە بۆ هەموو کارێکی چاکە. چی چاکە ئەوەمان بۆ بکەیت، عیبادەتەکانمان لێ قبوڵ کەیت، هەمیشە ئاوەدانکەرەوەی ماڵەکانی تۆ بین، خۆمان و ماڵ و منداڵمان سەلامەت کەی،
بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنە خوایە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت. اللهم أغيثنا اللهم أغيثنا اللهم أغيثنا غيثا مغيثا مريئا مريعا نافعا غير ضار عاجلا غير آجل. خوای گەورە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت ئەم دەم و چاوە جوانانە لێرە هەڵنەسینە تا تۆ لێمان خۆشەبی داوای فردەوسی عەلات لێ یەکەین بەڵام من غەیری حیسابمان لەگەڵ مەکە ولا سابقی عذاب پێش وەختیش عذابمان مەیە. خوای گەورە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت. آمين والحمد لله رب العالمين. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وأقم الصلاة.